ئێمە گەنجی ئێمە ئەمڕۆ تەکنەلۆژیا بۆ بە خۆرەی مێشکی بۆ بە خۆرەی گیانی بۆ بە سوتەمەنی کاتی یعنی کات مەحرەقەی کات ئێمە ئەمڕۆ بە کۆمەڵێک شتەوە ئەڕواکە ئاگامان لێی نییە فەیسبوک ئەنتەرنێت تەلەفۆن کۆمەڵێک ئەمانە خەم نین هیچ کەسێکیش ئەمانە دروستی ناکەن بەڕێزان یعنی من تکا ئەەکەم با ئێمە کاتی خۆمان لەمانەیە بە خەرج نەدەین تۆ ناتوانانی لە ڕێی فەیسبوکەوە دروستبی ناتوانانی لە ڕێی فەیسبوکەوە پێ بگەی ناشتوانی لە ڕێی مۆبایلەوە پێ بگەی ئەو خەڵکانی کە پێگەیشتون فەیسبوک و ئەنتەرنێت و تویتەر و مەسنجەر و چیان دروست کردووە ئەوانە خۆیان لە دایکبووی ئەو بەرنامانە نەبوون ئەو بەرنامانە زادەی بیری ئەوانە کەواتە ئێمە ئەگەر بمانەوێ وەکو فیئەی گەنج گۆڕانکاری دروستکەین ئەگەر بمانەوێ بتوانین وەعی دروستکەین لە ناو خەڵکە ئەبێ خۆمان وەعیمان هەبێ ئەبێ ئیسفادە لە کاتەکانمان بکەین ئەو کاتانی کە هەمانە بەفیڕۆ نەچن